بەڵێ دیارێکێتر هەرێمی کوردستانیش بەشێکە لەم هەڵبژاردنەی کە بۆ پەرلەمانی عراق دەکرێت کە بڕکی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانیش 11 دەست پێ دەکات کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش ڕێکاری تایبەتی خۆی گرتوتە بەر بەڵام پرسی دوورخستنەوەی کاندیدان لە هەڵبژاردنەکان تەوەری گەرمی ئەمڕۆی کاتژمێر 18 لەگەڵ میوانەکەم گفتوگۆی دەکەم بەڕێز حەسەن هادی ئەندامی تیمی ڕاگەیاندنی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەولێرەوە لەگەڵما بەڕێز حەسەن سپاس کە لەگەڵ کوردستان 24 من ئاماژەم بە ئامارێک کرد کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق بڵاوی کردوتەوە کە لەو 8,000 کاندیدەی کە خۆیانیان کاندید کردووە تا ئێستا نزیکەی 700 کاندید دوور خراونەتەوە پرۆسەکە هەر بەردەوام دەبێت کۆمسیۆن تاکەی لە دوورخستنەوەی کاندیدەکان بەردەوام دەبێت و پرۆسەکە تاکەی دەخایەنێت. نعم تحية طيبة لحضرتك. بەڵێ سڵاوێکی گەرم لە بەڕێستان و بینەرە بەڕێزەکانتان لە ڕاستیدا ئەم دوورخستنەوانە نزیکەی 700 کاندیدی زیاتر گرتووەتەوە هۆکارەکان زیادیان یەکێک لەوان لێپرسینەوە و دادپەروەری و بەڵگەی تاوانکاری و پێشێلکردنی مەرجەکانی خۆکاندیدکردن چەندین بابەتی دیکەش هۆکار بوونەتە هۆی دوورخستنەوەی و کاندیدانە بەڵام مافی خۆیان ناوانی دوورخراونەتەوە تانە لە بڕیارەکە بدەن لە ماوەی 3 ڕۆژ لە بەردەم دەستەی دادوەری هەڵبژاردن و دواتر بڕیارەکە دەردەکرێت لەلایەن دەستەکە و پابند دەبن هەموو لایەنەکان دەبێت پێوەی پابند بەڵام پرسیارەکەوەیە تا چەند دەخایەنێت کۆمسیۆن تا ئێستا دۆسیەکان دەنێرێت بۆ لایەنەکانی پەیوەندیدار لەماوەی 15 ڕۆژ وەڵام دەدرێتەوە لێکۆڵینەوەکان وەڵامیان دەدرێتەوە دواتر پرۆسەی بینی کۆتایی دێت نزیکەی 4 کۆتا ڕۆژی جێگیرکردنی کاندیدەکان زۆر باشە لە جێگەی و کەسانەی کە دوور دەخرێنەوە کەس دادەنرێت کاندیدی دیکە دادەنرێت نعم بەڵێ نعم من حق التحالفات بەڵێ هاوپەیمانی و پارتەکان مافی خۆیانە جێگرەوەیەک بۆ کاندیدە دوورخراوەکانیان دابنێن دوای 3 ڕۆژ لە ڕێکەوتی بڕیارەکە لە 4 نۆڤەر وەک گوتم پرۆسەی گۆڕینەوەی کاندیدەکان کۆتایی دێت دواتر هیچ وادێک نامێنێت پێشبینی دەکەن ژمارەی ئەو کاندیدانەی کە دوور بخرێنەوە ئەوەی کە ئەو لیستەی لە بەردەم کۆمسیۆندا هەیە وەکو کاندید کە گومان لەسەریان هەیە کە ئەگەری هەیە دوور بخرێنەوە تا بەر لە دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن بگاتە چەند کەس ئێستا نزیکەی 700 ئایا ئەم ژمارەیە تێپەڕێنێت؟ لەوانەیە چونکە پرۆسەی وردبینی تا ئێستاش بەردەوامە تا ئێستاش وەڵامەکان دەگەڕێنەوە بۆ لای کۆمسیۆن لایەنە و لایەنانی کە لێکۆڵینەوە دەکەن کارکان بەردەوام من بۆیەوە لەوانەیە کاندیدی زیاتر دوور بخرێن زۆر باشە کەی بە فەرمی بانگەشە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عراق دەست پێ دەکات ئایا کاتێکی دیاری کراو هەیە کە کۆمسیۆن لەسەری ڕێککەوتە بێت بۆ دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن لەلایەن کاندید و پارت و هاوپەیمانەتیەکانەوە؟ نعم طبعا بڵێ بە گوێرەی یاسای ژمارە 4 بۆ ساڵی 2023 یاسای هەڵبژاردن مادەی 24 دەڵێت بانگەشە مافی هەور کاندیدێکە و دەبێت ئەو کاتە دەست پێ بکات کە کۆمسیۆن ڕێگەی پێدات و 24 کاتژمێر بەر لە ڕۆژی دەنگدان کۆتایی دێت ئەمەش لەو بڕوایەدا نزیکەی 30 ڕۆژ بەر لە هەڵبژاردن دەست پێ باشە کەواتە سەرجەم ڕێکارەکانی کۆمسیۆن بۆ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن هاوکات بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگرد و دیموکراسیانە تەواو بووە هیچ کێشەیەک نییە لە بەردەم کۆمسیۆندا بۆی کە لە 11 هەڵبژاردن بەڕێوە بچێت؟
نعم بالتأكيد بەڵێ بە دڵنیاییەوە الانتخابات في موعدها هەڵبژاردن لە ماوەی لە کاتی دیاریکراوی خۆی لە 11 تشرینی دووەم بەڕێوە دەچێت کۆمیسیۆن بە دڵنیاییەوە خشتەی کاری بۆ کارەکانی دەستنیشان کردووە کە زۆرینەی بڕگەکانی کۆتایی هاتووە تەنیا چەند بڕگەیەک ماوە کۆمیسیۆن ئێستا لە دەستی بە پرۆسەی ڕایەنانکردنی کارمەندەکانی کردووە بۆ پێدانی زانیاری و داتاکان لە بنکەکان و ناوەندەکان بۆ ناوەندی سینگەی نیشتیمانی کۆمیسیۆن هەموو ئامادەکاریەکانی خۆی تەواو کردە سەبارەت بە ئامێرە ئەلکترۆنیەکانیش بە هەمان شێوە و کەرەستە لۆجستیە ناهەستیارەکان بۆیە ئێستا تەواوی لە کۆمیسیۆن ئامادەکاریەکی تەواو کراوەتە ئەو ڕۆژەی دەنگدان دەست پێ زۆر باشە ماوەیەک بەر لە ئێستا بۆ ئامێرەکانی دەنگدان تاقیکردنەوەی ئەزمموی کراواتە تستێکی ئەزمموی کرا بۆی کە ئامێرەکان هیچ کێشێکیان نەبێت لە هەڵبژاردنەکانی پێش و کێشە لە ئامێرەکان هەبوو بۆ پێی کە دەنگدانەکە ئەلکترۆنیە ئەو تاقیکردنەوەی سەرکەوتوو بوو ئامێرەکانی دەنگدان نەتوان وەکو پێویست دەنگەکان تۆمار بکەن بەبێ هیچ کێشەیەک. ڕاستیدا باس ئەگە باس لە تاقیکردنەوە دەکەن لە ڕاستیدا یەکەم پرۆسە و دووەم و سێمیش ئەنجامدرا تا ئێستا هیچ کێشەیەک نەبووە لە تاقیکردنەوەکان ئەویش پێشتر کۆمیسیۆن لەسەری ڕات و هەمیشە وردبینی بۆ بکات وڵسەنگانی بۆ بکات بەر لەوەی هەڵبژاردن بەڕێوە بچێت بۆی کارمەندەکانی بزان چۆن بەکاری بێن و لەسەر ڕاینانی پێ بکرێت پێشتر نوێکاری بۆ کراوە لە ئاستێکی باڵادا لە ڕووی تەکنیکی ئامانجەکەش لەو کارەی کۆمیسیۆن ئەوەیە وردبینی هەبێ وردەکاری هەبێت لە داتاکان و بە خێراییش بگوازرێتەوە بینیمان ئەنجامەکانی باش بووە لە تاقیکردنەوە لە ڕاستیدا لە ژمارنی دەنگەکان و هەڵاوێردکردنی دەنگەکان بەباشی ئەنجامدرا بینیمان کە گەێنرایە ناوەندەکان زۆر بەباشی کارەکە کرا بۆیە ئەم پرۆسەیە دەکرێت بۆی کارمەندانی کۆمیسیۆن بزانن کارەکان چۆن بەڕێوە دەچێت و ئەم تاقیکردنەوەی پێشتریش کۆمیسیۆن لەسەری ڕاهاتووە. بەڕێز حەسەن هادی ئەندامی تیمی ڕاگەیاندنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.